گەرچی مەودایەکی یەکجار دووری جوگرافی هەیە لە نێوان هەرێمی کوردستان و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، بەڵام هاوڵاتیانی هەرێمەکە بە گرنگیەوە لە هەڵبژاردنەکانی ئەمریکا دەڕوانن و چاودێری دوایین پێشهاتەکان دەکەن. بەشێکی بەرچاوی گەنجان کە گرنگی بە ئەمریکا و سیاسەتی دەرەوەی دەدەن باز لەوە دەکەن کە ڕووداوەکانی ناوخۆی ئەمریکا کاریگەری لەسەر تەواوی جیهان و لە نێویشیاندا هەرێمی کوردستان دەبێت. ئەمە لە سەردەمێکدا دەژین کە بەهۆی بەجیهانی بوونەوە بڕیاری وڵاتە زلهێزەکان کاریگەری لەسەر کۆی ڕۆژی ناوچەکە دەبێت. بۆیە کاتێک کە وڵاتێکی زلهێز بڕیار دەدات یاخود سیاسەتی دەرەوەی بە شێوەیەک ئاراستە دەکات و کاریگەری لەسەر ئێمە دەبێت. کاتێک ئەمریکا بۆ نمونە دۆناڵد ترامپ سزای خستە سەر کۆمپانیای هواوی چینی مۆبایلەکانی ینی زۆر خەڵک لێرە مۆبایلی هواوی بەکاردێنا. ئیدی خەڵکەکە لێرە کەمتر هواویان کڕی پێم وابێ چونکە زۆر کەس بەرنامەی چیدی بەرنامەی تری بۆ نەداهات چونکە لەبەر سزاکانی ئەمریکا بڕیارێکی ئاوا بچووک کە بۆ ناوخۆی ئەمریکا بوو کەچی کاریگەری لەسەر هەموو دنیا کرد لەسەر مۆبایلەکانی هواوی کرد. بۆیە ئەمریکا بڕیارەکانی ئەمریکا زۆر جار وەیە شتەکە هەرچەندە ناوخۆیی بی کاریگەری لە هەموو جیهان دەکاتن. بە حکومەوەی لە ڕابردوودا جۆری سیاسەتی دەرەوەی ئەمریکا بۆ ناوچەکە چارونوساز بووە بۆ کوردەکان بەشێک لە گەنجانی هەرێم پێیان وایە دەرچوونی هەریەک لە ترامپیان بایدن جیاوازی دروست دەکات لەمەڕ مامەڵەی ئەمریکا لەگەڵ کورد. سیاسەتی دەری ئەمریکا بۆ نمونە ئەگەر ترامپ دووبارە ببێتەوە بەسەرۆک یاخود بگۆڕێت و بایدن بێتەوە بەسەرۆک، لای زۆربەی زۆری شارەزان وایە کە گۆڕانکاری ڕوئەیات لە شێوازی مامەڵەکردنیان لەگەڵ کەیسی کورد چ لە هەرێمی کوردستان بێت یاخود لە شوێنەکانی تر بێت. هۆکارەکەی ڕاستە لەوانەیە گۆڕانکاری ببینین ئەپرۆچی ترامپ و یاخود بایدن جیاواز بێ بۆ کێشەی کورد، بەڵام مەسەلەکە ئەوەیە کە ئەبێ هەموو مالی تێبگەین گۆڕانکاریەکان بەو شێوە خێرایە ئەگەری نییە ڕووبات شێوەیەکی درێژ خایانتر ڕوئەیە. ئەمڕۆ سێشەممە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بەڕێوە دەچێت و سەرۆک داناڵد ترامپی کۆماریەکان و جۆ بایدنی دیموکراتەکان کێبڕکێ دەکەن بۆ بردنەوەی هەڵبژاردنەکە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.